شون دبن صباح تبان بخير بيت ما شفانو قهدارن من هجا قلستان محمد أمينم بروش باشا إيرودا دوبارة قلو أدوم دسبيكا ساعت حفتة بعدما باي تخت الهولري وقت ميمة چندين بابا تو مجاران دقل هبدودة بشوبينن درجة هي فيدا مجمرة ده بالای بکشن سر داوی پنگاوین کوهاتنا ویتن دوباره برف برنا زمان کردی جبوناو همو پروگرامین کامپیوتر و هروها تکنولوژیای از باورد کم ده چند روزن در باس بوده گله کی نواتورن جواکی ده هات بحث کردن لو ما پیوزانی کوب آوای کی زانستی و درست پروفشنال ام بحث اوه بابت بکن حتی کوزانیاری درست و تواو بگنه بردسته و جبلی ویکجی اما کرتنو چه که به هفدور بشوپینن کرم کرد. شورمند مصطفى كاظمي رادق هنا كو جوفا كان في دولتي دا خواز دكا كو هولي رو بغدا بروبلمين خواش عرصاد بكن حسين هنداوي راوشكار مصطفى كاظمي سروك وزير العراقي دا لدواني كي انكو داخياني كتايبد جبو كردستان 24 راقهات كو جوفا كان في دولتي نتويني قرتي وامريكا بردوام دا خواز دكن كو حكومة هرما كردستان وحكومة فدرال بروبلمين خواش عرصاد بكنو تكزيجي كرد لسر قفتوغين دنا برا اردو آليان دا وچ عرصاد كرنا بروبلمين خوادكا راگهانجی که هولی رو بغدا داخوازی چهار سر کرنا وان پروبلمن الجمهر دو آلیا هیا. ایرو دریه پشاوره جبوان کسین کو خودی نشینگه هرما کردستان نه تیوگرن. شوکت بر بوهاری رو بر دروازه پشاوره جبو کردستان 24 راگهاند کو ایرو دریه پشاوره جبوان کسین خودی نشینگه هرما کردستان تیوگرن. بری هاتون وانجی جبونا هرما کردستانه بیست پشکینینا کرونا جبوان به انجام داد. به بره دریه پشاور راگهانجی کروجانه آوی پشوازیه لش صد کسی بکن. احمد داود دوغلو را دگهینه کو چهار سر کرنا پرسا کرد ترکیه پیوستیای به دستور که دموکراتیه. احمد داود دوغلو سرک وزیرین بره ترکیه در کنگره پارتی خود راگهاند کو چهار سر کرنا پرسا کرد پیوستیاینا چهار سر کرنا پیوستی اینا به دستور کی دموکرات هیا کل سر بنمایا مافین مروف و آزادیه به آماده کردن. احمد داود اوغلو راگهانجی کو پیوسته همو کسی که لولات خوا به هفبشی و آزادانه بشی. برین هاجی داود اوغلو راگهاند بو کو د پیروین نافخوین حزباوی دا گرنگی به پرسا کردو زمان کردی دادن. ایرو امریکا بنگاه سربازی تاجی رادستی عراقی دکو اللي گور کفتن سربازی و امنیه در برای عراق و امریکا دا هزین هفپیمانیان دولتی الجی داعش بسرکردایتی امریکایی جای بنگاه سربازی تاجی دینا وکشاندن بریارجی باغدو امریکا انکو عراق و امریکا لجنه که جبو دوباره بلاف پیکرنا هزین خواه لگور و خشتیانو بیگ بینن. بنکه سربازی تاجی به دوری 85 کیلومتری دکوه باکور بغداد و هروها فروغ خانه کو بنکه که سربازی خودگره. جالی خواجی وزیر دروی امریکا دبیجه کو 19 ولاتین اروپی پشتیبانی جه سزای نو ینسر ایران اتکن. مایک پومپیو وزیر دروی امریکا در کنفرانس که روزنامه‌نگاری در راگهاند کو 19 ولاتین اندام یکیتی اروپای در زماندیا خونیشان دانه حتی کو سزای نو بسر ایران ده بسپینن. راگهانجی کو ولاتین وک بریتانیا، فرانسه، آلمانیا و بلژیکا بلند دانه آن کو سوز دانه کو ده مکنی زیگ دوان سزای بسر ایران ده بسپینن. پومپیو آماجبوی کشیده کو سزای امریکا جبو سر ایران هر وها گماروی چک و سزای آبوری و سزادانه بر پرسن ویوالاتی بخواه دیگره. وجه کرتای ما بسر هفدو دهات نهاجی مهن باباتونو چه اندگل هفدو شوپینن و تورا پیام لیرن 24 جیور بگرن. وجه هر وقت کم گویی مهن بابت زانیاریان دیگه هفدو بشوپینن بالا بکشینن لسر هن تاور و زانیاری و مجارن ل بری کشی دیگه تورا پامیرن خاکو ایران بچکی زود است بکن زمان باشار و کن کردستانه چت قوم چرود دو چت اشتاق هیا وجه
تقال مسعود محمد جناب باجار دهوكي ما دست بكن مسعود روش باش والله أفسه هيك التخوش هات يا مسعود تاشتنا خويت حشتاشتنا كت رجيمة شت كت ويناگیری من زود بله نه والا گلستان ویدمی در باز یعنی دوان دو سه ماه در باز در راستی از قلاو بوما اوكي بس تو گلک بحث وی صحت کی ويناگیری من کاف کار من شويه ریفلکتر بینش بگو حتی و بختصر و چاوت من بزاو ورانگه هست از پیشیا و بیتن از بابت خو خلاص بگم باشا كرمك آره گلستان بابت هری گرم نکل پارزگاه دهو که بلند بونا رجعت وجبون ویروس کرونا اجبر کو او آمارت کو روزانه در چند تایباتی 24 دم جمرن در باز بویدا بلندترین رجع اج دست پیک و حتی کو ویدم کو هم تداند 24 دم جمرن در باز بویدا بویا او جی بویا کمین جاره کد ما 24 دم جمرن در زتری 200 کسان توش ویروس کرونا بن 201 کس وام 24 دم جمرن در توش ویروس کرونا بودن دو کسان جی مخابنی و جان خوش دزدانه هجمارا گشتیا توش بوین کرونا الپرزگاه دو که اتانو که بود 2743 کس بلند بویه 1777 کس لجر چهار سر دارن یعنی پتری آواجی ناوا مالت وانا داد هنه چهار سر کردن اجبر که اتانو کنی نخوش خانن طیبات بکرونا اول دو که پر بونه گل داجی بشکش نخوش خانن حکومی جات انترخان کرنه اوجی پر بونه اف کسین کو جان خوشاز داید لسپی که وراتانو که هجماروان بلند بویه بو 23 کسان ادی گل بلندبونا آماران دیاره کو دیراوجی هدی آساید بیتن جبر کو حتانو که خو پاراستن بو کو ویروس نگهیدن ل مخابنی ونی ویروس به شوه که برچاو بالا بو جبر وجدی دوان دو سه روزن در باز بویدا اوجهن کو حتانو که گرتی بون پرانی آن هات نوکرن کافه و رستوران کو دیسان جف جهن کو بریارن وزارت السخلامیه وزارت نافخات دای خستنه ادگل داجی دیار هات نوچون برا پارزگاه دانید وان دو سه روزن در باز بویدا رجا کا زور یا لوینه کاتیات نافبرا هات نوچونا پارزگاه هندا گل داشتی دروازه سنوری تنین دروازه سنوری سرزری و کامایا وقتی نوچان داماجه بکری یعنی ایرو دریه پیش آبوری ست وکرم تایباتی وان کسین کو اقامه امان الهرم کردستان هی و جبر کرونا العاصمون روشا و کردستان روزانه 100 کس دید وی دری دارباز و نیسان دریه سنوری ابراهیم خلیل جی و بویا لتنی بوان کساف کسین کو نخواشن بو مرا مارکتنا چاره سریه چنی ولاتی دیسان و بازرگانیت کن دیسان جید گل دا اف قطابین کو بردامی بخواندن خوددن ولات ترکیه ولات قبرس ولات دروا بله ایدی گشتی روش آساید بیتن لی ویروس کرونا جی روز بروجه پتر بالاف بیتن راستا و یاد مینل سر مروان بخود مینه و ولاتیان دبینه چه خاصی پابند دیوان بریاران دبن شخوانو چه که دنجی ها و چندین هیو کدریه پیشابوره گشتی بو لگور کو برز شوکت راگاندیا کو ایدی و ایرو وبا و روزانه پیشوازی نزدیکیج 100 کسی بکن و اینکو پیشینه هرمان کردستان دیگه لوان هیا و جا کامیرمانه تهات یا نه یه هاتی بس ورانگه هست یعنی نه ورانگه جرابه بلا حساب خوابه که از خوازم زابم افجه تایبت من دیاری چیه حتی کول قسی کیفای جره هاتیه شخاص نورمال يعني هرو كم قلتي حموها افكار انت بيامنيرن بيستشاري دچن جه تاشته جه خورنا خوش لما بس مسعود دچ بن بسه که يعني باش تاخذ دايه في داري وبسه که ديالك سباس جواب جربت تجي باش مشاكل قالك باشا دلم بشوطينه تجي مسعود محمد جناب باجار دهوكي قالك سباس جبوته بيفيا روجك خوش وجا هر جناب باجار دهوكي مبحثه پرچه یک عرض بکن کود بجن دنوا باجار دهوكي ده نزدیکی 16 سالان دبه به چه تشتکی نهات یا چاندن نهات یا بکارانی نولو هاتو بو بجهشتن لبله هنجو تیاران بریاردانه کوی عردی بجوره برنجه کی کردواری خومالی بچنن شش هیف جره دوه حتی که او برنج شد به وجه شش هیوی جرد بجن برنج خومالی جرد بجن یعنی شش مهی جرد بجن گلک ناویوی هنه لبلد بجن تاما که گلک خوشو کردواری تده هیا کیلو ویناجی جه 3000 دینار عراقی دست بد که حتی که 5000 دینار عراقی لگور جوره ویناد بینه و لگور لباویت بینه چقاس باقش به چقاس گرانتر دبا و طعمتر و خوشتر دبا و جا وکن زنن برنجی پیستیانا با افدانه که بردام هیا و هن پلین گرمای و جد بجن دما کو بریم بکوی زستانی ده ام نچارن کو ام عرض خو بخل بینن حتی کو او برنج بردام به دیگه شکردنه دو جبر کوه درج به حتی وی چاخی ششایف گله که دیار بچکی درنگ دست بکن چی رو که اینا اما بهتر دوی پاکیجی دناس بکن کرم کن
قەزاکانی ئامێدی و ئاکرێ سەر بە پارێزگای دوهۆک بە چاندنی برنجی خۆماڵی بەناوبانگێ. ئاو هەوا لە بارەکەی ئەم ناوبانگەی بەم ناوچەیە بەخشیوە. بەڵام ئەوەی بۆتە جێگەی سەرنجی جوتیاران ئەو برنجە خۆماڵیەیە کە بۆ یەکەم جار لە ناو شاری دوهۆک چێندراوە لە نێو زەویەکدا کە بۆ ماوەی زیاتر لە 16 ساڵ بوو جێ هێڵرا بوو. هیچیشی تیان نەچێنرا بوو. ئەم جۆرە برنجە لەم زەویەدا چێنراوە پێویستی بە پلەی گەرمی زۆر بەرز هەیە و تا کاتی پێگەیشتنی کە ماوەی 6 مانگ دەبێت بەردەوام ئاو بدرێت. ئەو جۆرە برنجە خۆماڵیەت پێی دەگوترێت چەڵتوکی 6 مانگی یان 6 مەیی و لە باشترین جۆرەکانی برنجی کوردیە و ئەم برنجە بەوە ناسراوە کە ببڕشتە و نرخی لە نێوان 3 بۆ 5,000 دینارە و نرخەکەی بەپێی جۆرەکەی دەگۆڕێت. یەکێک لە جوتیارەکانی کێڵگەکە دەڵێت بە پیتی زەویەکە وای کردووە برنجەکە هێندەگەشە بکات کە دەبێت چڵەکانی پەرد بکەین تا کاتی دروێنە بەرهەمێکی باشمان هەبێت. کەمێ درینێت کەین درینۆ برنجە بەس نە درینۆ دیمۆهەیە درینان بەر هەندێت کەین بەرخۆتر هەندە مێ درینێت کەین کۆت هەیڤۆدە هەدە وەختی کۆت گەهیت گولۆوێ نەکەویت هەکەوێ گۆڤێ بووچە ئەم درین چونکی گەلێکی بڵند بی هەردەوێ گەلێکی قەڵەوە قەڵەویەوە کرێت و گەلک برنجەکە گەلک بڵند ببیت نانی چ جۆرە برنج چندە بڵندۆ بیتن هەکەم وێ گۆڤێ نەدرین تقریبا نیڤەکە ئەمێت بڕین وێ بڕینێ دێ فۆیدە بکات بوو گولێ گل دێ بڵند بیت وەختی گل دەرکەوت گولۆوێ گەلک جۆن دەرکەویت الپۆی زێدۆ هەیڤۆدە هەدە وەختی ئەم تێنە درینۆ درستی نۆکەویت هەکەم هولێ نەکەینە هەیڤۆنە هەدە دێ گلۆیە پێگەهیت و هەموو دپسەرێک دۆچیتن دێ کەویتن ئەف درینە بەر هەندێک فۆیدە وێ گۆڤێمێتکەین دۆ هەیڤۆدە دۆ ئەم زەرێر نبینن و زەحمەتۆمە بێشون ناچیت. ئەگەرچی خەڵکی ناوچەکە و بەشێک لە جوتیاران لەو باوەڕەدا نەبوون کە برنجی جۆری 6 مانگی لە ناوەندی شاری دوهۆکدا بچێنرێت، بەڵام جوتیاران و شارەزایانی کشتتوکاڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە هۆکاری بەرهەمهێنانی ئەو ڕێژە زۆرە لە برنج دەزانن. ئەول جۆرە بۆ ژێرە دوهوکێ برنج تێتاکردن کەسێ بۆوار نەکێک و ئەف برنجە دێنەوە جەحداکەویتن ئەول جۆرە عەت یێمری بوو چەندین ساڵ 16-15 سۆڵە نەهۆتیاکردن ئەوە ئەف سۆڵە ئەف برنجە هۆتاکردن vêrê الحەمدولله عۆلەمەکێ گوتێ نۆجەح نۆبیتن برنج چێنۆ بیتن بەس برنج هۆتاکردن برنج نۆجەح بوو دنیا ئێک لێ گەرمە برنج گەرمێ چێتن ئەڤەژی شەشمەهە شەشمە نە سێمەهە و نەریتویە و نە ئەمبەرە شەشمەهە مۆدەم شەشمەهە و ئەول جۆرە دوهوکێ تێتاکردن نۆجەحترین برنج شەشمە دوهوکێ بۆ ژێرە دوهوکێ تێتاکردن. گەشەی باشی ئەم جۆرە برنجە جوتیارانی ناچار کردووە داز بەکاربهێنن بۆ بڕین و پەرچکردنی بەشێک لە قەدەکەی تا کێڵگەکە ئامادە دەبێت بۆ درێنەی کۆتایی لە مانگی تشرینی یەکەم. برنج لەو جۆرە ڕۆکانەیە کە پێویستی بە ژینگەیەکی تەواو شێدار هەیە و بەردەوام پێویستی بە ئاودێری بۆیە لە نێو گۆمی ئاودا دەچێنرێن و درێژەکەی مەترێک یان زیاترە. پێدەچێت ئەم ساڵیش برنجی کوردی خۆماڵی جێی بەرهەمی برنجی بیانی لێش بکات. بەجارۆکەوە بەحث کردیمە بەحسا داوی پێشات دەربارەی زێدەکردنا زمانی کوردیش بۆ ناو مایکرۆسۆفتە بکەن وێجێک چ ئاوایەکی هاتێکردن کی ناوێن و هەوڵ ژێرەدانەوە ئەف چ قاسە مژولن دیگەل کۆمپانیای مایکرۆسۆفتێ هەتا کو ئاواکی پرۆفیشنال دیالکتین کوردیان کو زمانی کوردی بەردوو دیالکتین خۆیان کوڕوانجی سۆرانی دەرباسی مایکرۆسۆفتێ بکەن ئاژین هاتگەل شارەزا دەبارەی ئایتیدا و کوماسەرایژی تێدا هەیە ئەحمەد محەممەد خەڵبێ دەرەیە بەنی باش زۆر بەخێر بێ خۆشحاڵم دەدوینم ئەمڕۆ لە ستۆدیۆ زۆر سپاس چۆنی لەگەڵ وەزعەکە 8 مانگە هاتووی بۆ کوردستان 8 مانگە کەرەنتینە کراوی 8 مانگ بەڵام دەرفەتێکی باش بوو بۆ ئێوەش چوو بە پرۆژەیەکەوە گەڕاوە کوردستان لە چەند دەرێ بووی چ دەکرد؟ باڵێ ئەمە زیاتر ئیشەکانمان هەمووی ئۆنلاین بوو بەڵام لە ماڵێ ینی کۆمپیوتەر و شتەکانی خۆمان هەبوو و بەردەوام قسەمان کردیە لەگەر ئەمریکایانی بەبێ کێشە ینی شتەکانمان زۆر باشە ڕۆی هەر ئەوانیش هەر بەخۆشیان کەرەنتیمون هەر لە ماڵەوە بوونیان دەتوانین بچنە ئۆفیس. ئێستا لە زۆربەی کۆمپانیای گەورەکان ئەوە گرتووە کەرەنتین هەر بە ئۆنلاین لەوانەیە ئەپڵێکێک لەوانەیە کارمەندەکانیان پێیان گوتووە لە ماڵێ لە ماڵەوە دەیبینێ بە ئۆنلاین لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا بۆزاکە بۆ تۆ ڕەخساکە زۆر چاکە لەو ماوەیەدا چیت دەکرد خەریکی چی بووی؟ ئێمە زۆر پرۆژە بوو لەو ماوەی دەمان کرد ئێمە بۆ نمونە ئێستا
باسی ئەم ترانزلیتە مایکرۆسۆفت ترانزلیت ئەمە مانجی چار بوو داوایەکمان لە کۆمپانیای مایکرۆسۆفت کرد کە دەبی زمانی کوردی زیادکەن چکە لەبەر ئەمە بەڵگەمان هەیە پێشم شاندای لە 2016ەوە هەوڵمان داوە زمانی کوردی زیادبی ئەمە نەک کۆمپانیای مایکرۆسۆفت لە کۆمپانیای گوگل لە چەندین کۆمپانیای تر داوامان کرد دەبی بە فەرمی زمانی کوردی زیادکرێ سەرەتا چەند ئەپلیکیشنێک زیادیان کرد بە ناوی ترانزلیت فۆر ئۆل ترانزلیتەر ئەپلیکیشنەکە لێرە ئاڵای کوردستانیشی دانابوو ئەمە داوامان لە کۆمپانیای مایکرۆسۆفت کرد کە شتێک بکایانی بکاتە دیاری بۆ حکوومەتی یاریمی کوردستان بۆ خەڵکی کوردستان بەڵکو داتاکانی ئەپلیکیشنی بکڕێتەوە کوردی سۆرانی جوان زۆر داڕێشت بوو ئەوان هەستان بەکڕینەوەی داتاکانی ئەپلیکیشنە چکە لەناو ئەپلیکیشنە زۆر ڕیکلام دەهات و دەبایە $10 بدەی هەتا بەکاربیینی بەڵام خۆشبەختانە ئەوان کڕیتیانەوە هەر داتاکانی ناو ئەپلیکیشنەکەی هینایتیانە ناو مایکرۆسۆفت ترانزلیتەر یعنی دەتوانی ئێستا بەبێ کێشە ترانزلیتکەی ئەوەی کە هەیە لێرە بەڵێ پیشانی دەدەین بە لێرە شاری هەولێر دەردەکەوێت و لەسەر وێبسایتی بەڕێ خەڵکانێکی زۆر دەڵێن بۆ قەڵای هەولێر بە دیارکات حەز دەکەی لێرەوە باسی بکەی نا لەسەر کۆمپیوتەرەکەش قەڵای هەولێردا لێرکانە دیارە خەڵکانێکی زۆر پرسیاری واکەن بۆ ئیش شوێنشکە دانرا بۆ هەڵەبجە دانەدرا بۆ سلێمانیان هەر شارشکە بەیان بۆ کەرکک کۆمپانیای مایکرۆسۆفت لە چێن دەر هەوڵەکە درابی ڕسمی ئەو شوێنەدادنێ بۆ نمونە ئەگەر لە هەڵەبجە هەوڵەکە درابە ڕسمی هەڵەبجەیدادنە ئەگەر لە سلێمانی هەوڵیاندا بە ڕسمی سلێمانی دەکرا بەڵام چکە هەوڵدانەکە لە هەولێرێ بۆ ڕسمی هەولێر ئێستا ئەوە بۆچی بڵاوی کردو ئەم ئارتیکلە باسی چ دەکات تێدا ئەلێرخواانە باز دەکا ئەگەر کەمەشکە بچنە خواردتر ئەگەر بێ بۆ ئێرە بۆ ئەوەی هەم لێرخواانەدا بە تەواوی باز دەکات لێرخواانە کە لە ترانزلیت دایفۆرمینگ ینی لە بینجدا زیادیان کردیە و باز دەکا کە زمانی کوردیان بەسەرکەوتوی دانایە بەبێ کێشە ئەگە هێشتان بێنە خواردتر جوانتر پیشان دەدە و لێرخواانە باز دەکا چەند کورد هەیە لە ئێران لە تورکیا هەمویان جوان جوان ڕوون کردەوە لێرخواانە ئەویان کردی هەڵە بۆ نمونە لە باشوور و باکوور پێدەن سلااو لێرخواانە پێدەن سلااو ئەو شتانەیان دانای هەر لە ناو کۆمپانیای مایکرۆسۆفت خۆیان مەژی ئەس باوەڕکەم مەژی هەوڵێک دەداک و ئەموسا زاراوەین کوردی ئەم بنە بەحەزکردمە چار زاراوەین سەرکی هەڵبژاردبوون خۆ لەێ دەرێ کوڕمانجی و سۆرانی لێ هەدیێزە دەکردن هەردوو دیالێکت کاپچێکێت نەوانی چی دیکەش هەیە سەبارەت بەوە چۆن کوردەکان دەتوانن ئێستا سوود لەو وەرگێرانە وەرگرن بەلاشە بۆ نمونە تو iOS هەبی یان گوگل پلی هەر ئەپلیکیشنێکی یان هەر مۆبایلێکی بەکاربیینی دەتوانانی داونلۆدکە ئەپەکەی بە ناوی مایکرۆسۆفت ترانزلیت هەر لە هەر مۆبایلی خۆدیان ئایپاد بیان هەر شتێک بی داونلۆد دەکەی فریە و تەرجەمە دەکاتەوە بێکێشە زۆر باشە شتێکی ئاسانتر دەتوان یارمەتی خەڵکی بدەن بۆوانەی مۆبایلیان پێ چ ئەندروید بی چ iOS بی بۆ نمونە ئەگەر ئێرکوانە هەمووی مارکەی ئەنمێرکەی دەست بە و لایەدا بنێ شێرکەی دەتوانین ڕاستەوخۆ لە ترانزلیتی ئەو زمانی بدوێ دەکاتەوە کوردی بۆ نمونە ئێستا بدوێ ئەمەی تەرجەمە بکەوە لە ناو مۆبایلی باسی ناو مۆبایلی دەکەین زۆر ئاسانە یانی دەتوانی لە شوێنێکی نووسرای شێر لە شێر نووسرای ترانزلیتدا دەگری یەکسەر دەکاتە کوردی ئەگەر وەکو یوزەر داخلی ئەمە هەبێ یوزەر شتی ناوێ یوزەر شتی نا هیچ چاتی تێدا هەیە نانا هیچ ئەوە هەو نییە کە باس لێ دەکرێت نە چاتی تێدا نە یوزەر تێدا هیچ شتە بەس ترانزلیتە ئەتو ئینگلیزی بنووسە بۆ دەکاتە کوردی کوردی بنووسە بۆ دەکاتە ئینگلیزی یان کوردی بنووسە بۆ دەکاتە عەرەبی زۆر شەر بین لەسەر فلاگەکە ئاڵای کوردستان باڵێ ئاهتا ئێستا چەند دەنگتان بۆ هاتووە بۆ ئەوەی ئاڵای کوردستان بە فەرمی لەسەر کیبۆردەکان داخڵ بێ ئەم ببینن لاپەرا دوێم لەسەر لاپەڕی دووەمێ بەڵێ لە کوردش ماپس بابێتە ئێستا بێ ئۆکێ لەوێن دەردەنگدانەکە بەسەرکەوتوی تاوە بە یعنی لێرەوە بە خەڵک ڕادەگەینم کوردستان فلاگی مۆجی دە کوڕێ سەرۆک وەزیرە ئیسرائیلێژی ئەمە داوامان لێ کردە داینێ کوڕێکی گەنجانی زۆر چاکە بەردەوام ئەمە لەگەڵینە پێش دووسێ ڕۆژ پێش دوێنێ بوداینە داوامان لێ کرد ینی پشتگیریمان لێ بکە ئەو بەتەواوی پشتگیری مەدەکە لەبەرەوەی لە کۆشکی سپی دەنگدانەکە سەیری ئێرکوانە بکەی زیاتر لە 105 کەس 105,000 کەس ئەوەیان کردیە بەڵام
ئەگەوکە بستە ئەولاتر ئەلێکانش نووسە دیارە بەسەرکەوتوی تەواو بوو هیچ کێشە نەبوو لەبەر دەقەکانی کۆتایی بوو ئەمە کۆتایی پێ هاتاوە بوو بەڵام دەنگدانەکانی هەموو حیساب کردیە دەنگدانەکان هەموو لێرکوانێ لە لای مەیە پارێزراوە استراحەتی خۆتۆ بگرە داتا چ قاس الجۆما هەیە چەند کەس دەنگی داوە 150,000 کەس بە تەواوەتی دەنگی داوە بەڵێ ئەمەش ئەم داتایە ڕۆژانە ملیۆنێک و نیو خەڵک بەس دەستە ناو لە هەموو بزانین چی لەسەر چی بەسەر نهاتووە ئەو بەس ویویان کردە تقریبا 114,000 کەسیش بە شەیری کردە بەڵام خۆشبەختانە ینی هەموو شتەکە سەرکەوتوو بووە کەی زیاد دەکرێت ئەما کەی زیاد دەکرێت خەڵکێکی زۆر ئەو پرسیارە دەکات کەی زیاد دەگرێت بۆ نمونە لە ترانزلیت 10 ساڵە خەڵکی کوردستان هەوڵ دەدەن ئەمە توانیمان لە ماوەی 8 مانجی بەردەستکەین بۆ خەڵکی ئەمە شتێکی زۆر ئاسان نییە چەند شتێکی هەیە تەکنیکی دەبی بکری لە پشت ئەم شتانەوە هەرچی دەنگدانەکەی ئەمە هەموو دەنگدانی خەڵکیە بەسەرکەوتوی هەموو تاوە بەداتا شتێدایەت خۆبزانە نایدۆزیەوە با تێدا دەتوانین بیدۆزیەوە ئێستا بۆ نمونە ئەوە لە هەولێر لە سوید لە کەرکک ینی هەموو تێدا لە لۆکیشنەکە لە چێن دەردایتیان ساعت چەنددا درایە ینی ئەمە چەندە هەندێککە لە ماڵەیە نەمانتانبین دەنگدانەکان بەڵام هەمووی دیجیتالە بە شێوی PDF ئەمە زیاتر بە دیجیتالی ئیش دەکەین بەڵام ئەوە بەکو خەڵکی کە داتایەکانیانە هەم پارێزراوە یەک دەنگچێنە ڕۆیشتە ئەمە یعنی نزیکەی تقریبا ئەوەندا لەوانێ هەر 500,000 بێ هەر 500,000 لە ماڵێش زۆرە بەڵام بە شێوی PDF هەیتمانەمە لەسەر کۆمپیوتەر و ئەوانە ئێستا هەموو تاو بە کۆمپانیای یونیکۆدیش دەرێت تاو مادەمێ لە کۆشکی سپیکرا دەنگدانەکە نەجاحەت بوو ئەمە هیچ کێشەکمان نیە تا تەمەنی مایە جارشکە ناکرێتەوە یان هیچ کە بە خەڵکی ناگۆترێ ئەمە دەنگدان دەکەینەوە بۆی ئیمۆجی ئاڵای کوردستان زیاد کرێ ئەمە کەی زیاد دەبی خەڵکانێکی زۆر پرسیار لە من دەکان کەی زیاد دەبێت ئەمە دەگەڕێتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان هێڕاق فایلێکی هەیە مەناوی ئایزۆ 3166 IQ حکوومەتی هەرێمی کوردستان دەبی فایلەشکە دروستکە بە ناوی ئایزۆ 3166 KU ینی داشکەی و جیاواز لەگەی هەرە کە ئەو فایلەی دروست کرد ئەمە دەتوانین لە کۆمپانیای یونیکۆد بێک ڕۆژی زیادکەین بێک ڕۆژ بەڵام ئەمە زۆر هەوڵ دەدەین بەڵام زۆربەی شوێنەکان ئێستاوا بوویتەوە تا ڕامشتەکان بەڵام وەکو وتم ینی شتەکەەوە ئاسانیە یعنی 10 ساڵە کورد هەوڵ دەدا زمانی کوردی زیادبی ئەمە بە 8 مانگی زیادمان کرد لێرکوانە ینی بەسەرکەوتویش بەبێ کێشە ئەمە بەردەوام لەگە کەسانی گەورە داینا کە زیادکەن بۆ منەوە کوڕی بنیامین نەتەنیامۆ لە تویتەری خۆی هەموو ڤێریفایتە گوتیتی دەبی زیاد کرێ مادەم ێوانژوتیان زیاد دەبی 100% زیاد دەبی ئەو جەبێنە لەسەر ئەوە ویستم پرسیارێک بکەم باڵ بیرم چوو پرسیارەکە دەڕۆم پرسیارەکەی تر بەیانیانە هێشتا مێشکەوان باش بەخەبەر ویستم بڵێم ئەگەر حکوومەت ئەو کۆدە تازە دروست بکاتن یەکسەر دەتوان بە یەک ڕۆژ ئاڵای کوردستانەکە زیادەکەن بەڵام ئێستا دەبینم هەندێک کەس کۆمنت دەکا دەڵێن ئەوە ئاڵای کوردستان هەیە بۆچیمانە ئەمە ئاڵای کازاخستانە کەمەک بە ئی کوردستان دەچی بەڵام ئەگە گەورە بکەی زوومکەی ئاڵای کازاخستانە ینی کوردستان نیە ئەگەر کوردستان زیاد کرێ ئەمە یەکسەر دەزانین ینی نووسرایە یعنی لێرکوانە باشە ئەگەر ئێمە دەوڵەت نەبین دەتوانین زیادی بکەین بەڵێ زۆربەی وڵاتەکان کاتی خۆی بۆ نمونە مۆنتینێگرۆ پێشوەیدا لە سێربیادا جیا ببتەوە دەوڵەت نەبوو زیادی کرد هەر بەم دەنگدانەیە لە کۆشکی سپی دەنگدانێکیان کرد بەڵام زیادیش بوو بە بێکێشە یان هیچ ئەوە نیە شتەکە قانونیانی ئەمە نییە لە خۆڕا برن شتەکە بۆ ئاستە بکەین یان پارە بدەینە حزبەکی لەناو کۆشکی سپی کرایە ینی کۆشکی سپیش هیچ کەسێک یعنی دەسەڵاتی بەسەر هەموو جیهان هەیە ینی ئەم شتان هەموو لێن دەردەچێت باشە بۆچی مایکرۆسۆفت نە گوگل مایکرۆسۆفت لەگە کۆمپانیای گوگل دوو کۆمپانیای جیاواز مایکرۆسۆفت تایبەتە بە بواری کۆمپیوتەر و ینی هەرێکە و تایبەتن بە بوارشکە کۆمپانیای گوگل زیاتر تایبەت بوو کاتی خۆی لەسەر سێرج و لەسەمانە بۆم دوای ئێستا پەرە دەسێنێ و موبایلی دروست دەکات و کۆمپیوتەری دروست دەکات و ئەم شتانێنی بەم دوایەوە پەرەی پێدا بەڵام مایکرۆسۆفت هەر زۆر لە دەمێکەوە خەریکی ئەم شتانە بوو مایکرۆسۆفت کۆمپانیایەکی دەوڵەمەندە بیل گەیتس بەخۆی ینی یارمەتی ئێستا ئەفریقیا دەدا یارمەتی هەموو جیهان دەدا یعنی دەتوانانی هەموو جیهان بژینی زۆر دەوڵەمەندە هەر کاتێک کە داوایەکی لێ دەکرێت ینی بزانی پێویستە
زۆر زوو جێبەجێ دەکات کەمەش داوامان لێ کردێ لە ئەمریکا حتمما نامەکە بەدەستی گەیشتێ زیادیان کردێ ینی بۆوان ئەوە پارەکی هیچ نییە. ئۆکێ بەڵام لە گوگل هەوڵی ئەوە درا کە ترانسلیت یان کۆرگێرانی کوردی کورمانجی زیاد بکرێ و زیادیش کرا هێشتا سۆرانیمان لەوەی نەبینیوە هەوڵەکان ئێستا بەردەوامن لەوە هەوڵەکاندا بەردەوامن ینی گوگل بەڕای تۆ باشتر نییە چونکو خەڵک زیاتر گوگل بەکاردێنێ تەڵهاندا گوگل زۆر باشترە بەڵام ئەمە هەمان داواکاری لە کۆمپانیای گوگلمان کردووە گوگل زیاتر لەسەر خۆبەخشانە کار دەکات ڕزیلن زیاتر خۆبەخشانە کار دەکەن هێنێ ئەمە داوامان کردێ بۆ ئەنگۆش ئەپێکی ئەوها ناکردنەوە وەکو مایکرۆسۆفت بە چەند ماوەی کەم دەتوانن زیادکەن بەبێەوەی داوا لە خەڵکی بکەن هەرچی ئەوانن داوا لە خۆبەخش دەکەن ینی کەسی خۆبەخش ینی 100,000 کەسی پێ بکەم 50,000 کەسی خۆبەخش عین تەرجەمە بکاتەوە بە خۆیان خەڵکی ئەو وڵاتەی ینی هەرچی گوگلە هەمووی خۆبەخشە یان یەک کەس ناکات زیاتر لە 500,000 کەس لەوانە ئێستا لێک شەش بیدا بەشداری بکە ئەوەیە کێشەکە کێشەی مایکرۆسۆفت بەخۆی دەکردڕیت ینی ئەپەکە بەڵگەمانەیە زووتر جێبەجێ دەکات لەبەروی ئەپە ئەو ئەپەی کە باستم کرد لە بۆ لێرکوانە هەیە داتای ئێرخوانەی کڕیتەوە چکە کوردی سۆرانی لێرکوانە زۆر جوان بوو بەڵام دەبایە $10 بدەیت یعنی ئەمە کە داوامان لێ کرد نەمینێ شتە بۆ خۆی قسەی کردێ لەگەر ئەم شەریکەیە کڕیتەوە یانی داتاکان چێداینە بۆ ئەو شەریکەیە ئەم شەریکە لە ئەمریکا یانی ئەمە نازانین چێ ئایانی کوردوانە نیە خەڵک لە بەڵام بۆ پارە بۆ خۆیان کردیتیان بزنسە بەڵام بە $10 ئەپەکە کوردی ترانسلیت زۆر جوان ئێستا لە مایکرۆسۆفت فریە لێرە هە بەپارێ هەر بەپارێ بەڵام کۆمپانیای مایکرۆسۆفت کڕیتەوە ینی کۆپیڕایتی کردی و داتاکانی چۆن دایبەزێنێ بەفری مایکرۆسۆفت هیچی نایە بەس نووسە کورد مایکرۆسۆفت ترانسلیت یەکسەردێ بەڵێ هەر ئەپەکەشی لێرخوانە هەر ئەم ئەپێ تایبەتە بەی خۆیان و گوگل ترانسلیت هەیە ئەو هەڵش مایکرۆسۆفت ترانسلیت ئاپی تایبەت خۆی هەیە ئەوەش ئەپەکی زۆر کۆنیانی لە وێبسایت شتی واش هەیە لە هەموو شوێنێکێ لە بینکێ دەتوانی ترانسلیت بکەوە لە هەموو شوێنێکی هەیە ینی زۆر بەناوبانگ سێم بابەتەوەی کە باس بکەین گوگل ماپس کوردستان ماپس باڵێ ئەو چیە ئەو پرۆژەیە بەکوێ بێش ئەم پرۆژەیە تا ئێستا بەردەوامە ئێگە لە ئینتەرنێت سێژکەی بەس نووسی کوردستان ماپس کۆمپانیای گوگل هەمویان ڤێریفایت کردیە بۆمان ئەگەمان سێژ بکەن کوردستان ماپس سەحەشینەکە لەسەرەیە ئێستا دیار دەخەن لەسەر باوەڕکەم ئەوە دیار نایەخن دیار ناکەیت چکە لەوێن دەرما جالیانە بەڵام دەتوان لێرکانە ئەگە لەسەر مۆبایلی پانزوم وڵا ڕاستی ژێ لە لەوانەیە مەجاالیانە خەرکی دەرهێنان و پرۆدیوسەری و ئەوانن ئەو سەحەشینەکە لەسەرەیە ئەو سەحەشینەکە لەسەرەیە ئەوە نەخشەی کوردستانی ئەو نەخشەی کوردستانی گەورەیە کە کۆمپانیای گوگل ڤێریفایتی کردی ینی تا هیچ کێشێکی نییە جاران دانرا و ڕەش دەکراوە لەلایەن هەر وڵاتێکی بەکەیف خۆی بەڵام ئێستا کردیتانە فەربی و ڕەش نابتوانین شتەکە کردیتانە قانونی باشە ناوی چی لێ هات ئەوە بەردەوام ئەمە تقریبا جارەکەیت کەش باسم کرد 6 ساڵی تاو دەبێت ئێستا لەکوێ دەستان پێ کرد ئێستا بەردەوام ڕۆژانە دەست پێ دەکەین بەیانیان بۆ ئێمە زوو هەردەستین لەبەر ئیشیمە پێشوەی سارە لە سەجادەیبی ئیش خۆمان دەکەین بەڵام ئەمە وەختی دەوێت ینی 6 ساڵی دەوێت لەبەر کاتی خۆی لە ئەوروپا لە هەفتایەکان لە هەشتایەکان ئەمەیان هەیە ئەمە تازە 2020 دەست بۆی دەکەین ینی وەختی دەوێت کاتی دەوێت ئەوەیە و لۆکیشن خەڵک بەباشی بالضبط و بە دیتەلز بچێتە ئەو شوێنەی کە پێویستەوە کۆەوەی کە لە ئەوروپا هەیە لە زۆربەی وڵاتەکان هەیە باڵێ باڵ ئیشی 6 ساڵ گوتت زۆر نییە زووتر ناکرێەوە ناکرێت لەبەرەوەی لێرە لە قەت نەیکرایانی قەت نەبوو ینی دەبی بەدەستەمەنی ینی ئەوان دەڵن ئەوەندە بۆندە تاوا دەبێت بەڵام ئێستاندێک شوێن هەیە بۆ مناگەر لە پیجێکی فیسبوک سێر دەکەی لۆکیشن نووسراوە نزیکت دەداتێ نزیکت دەکات پیجەکەشیان لەوێن دەر لێدا لە شاشە بەێ هەمان شتەکە لەسەر موبایلی ئێستا سیرمان کرد ئەو نەخشە ئەم نەخشەیە ئاڵای کوردستانی گەورەیە کە بە سووریش دیاری کرا زۆر باشە بەڵام ئەو گوگل ماپسەکەی ترەوەی کە بەتەمان ناوی دروست بکەن تەنها هەرێمی کوردستان لە خۆی دەگرێتەوە بالضبط هەموو کوردستان و هەموو ناوچەکان هەموو ناوچەکان بالضبط زۆر باشە چیتر پێویستە خەڵک بزانێت سەبارەت بەو ترانسلیت ئەن کۆوەرگێرانی کە ئێستا هەیە و بەردەستە ئەو ترانسلیت هەموو خەڵکێک دەتوانانی هەموو کوردێک دەتوانانی سوود لێ بینی بێ جیاوازی ئێوە بەلاشە ینی کۆمپانیای مایکرۆسۆفت لەسەر بودجەی خۆی جێبەجێ کردە
یان هیچ کەسێک شخصێک نەبوو برێ ئەم تەرجەمەم کردویتەوە ئەمە کردیتمان یان حاضر بوو حاضر بووە ئەمە بەڵگەمان هەیە کە لۆگۆی کۆمپانیای مایکرۆسۆفتی لەسرە کە نووسراشە لێرخوانەگەیەک ئینگلیزی باشبی ناویونی لەسەر نووسراکە لە 2016 ئەمە هەوڵمان داوامان لە مایکرۆسۆفت کردووە دەبی زمانی کوردی زیاد بکرێت لە بۆ ترانسلیتەکە وە خۆشبەختانە ئەمە ئیمێلیشمان هەیە کە نردیتمان لە مانجی 4 ئەوان ئیمێلیان لە بوومە نارتۆ یا مانجی هەش زیاد دەبی بالفعل لە وەختی خۆشان زیادیان کرد پلانیان دانا پلانمان هەیە ئەمە هەموو بە بەڵگە پێمانە کە چمان کردین چمان نەکرد ئەمەوە ئیش لەسەر چ پرۆژەیەک دەکەن ئەوە ترانسلیتەکەش و بەدەستان خست چ پلانتان هەیە پلانەکە وەکو گوتم ئەو 6 ساڵە جارە هەر ئیش لەسەرەوە دەکەین ئاکاتە 6 ساڵ لە کوردستان دەمێنی ناڕۆی بەڵام ئەگە کۆرسێک شتەکەبی ئەوان بەخۆیان داوام لێ دەکەین ئەو ماوەیە 3-4 کۆرسیان داوا کرد لە ئیتالیا کۆمپانیای گوگل لە میلان وتیان دەبی بێ بەڵام لەبەرەوەی تیارە نەبوون ئەمتانی بە ئەنی بەردەوام هەدەی بچم سەردانیان تۆزێک دەستان بکەنەوە ئەو گوگل ترانسلیتەشمان بۆ زیاد بکەن ئەو لەگە هیچ دانیە ئینشاڵڵا ئەحمەد محەممەد شارەزاد دەبارەی ئایتی گەلێک سپاس ماستەر لە ئایتی ماستەر لە ڕاستە ماستەر لە ئایتی بەڵام ماستەریش گەواتە شارەزایت هەیە شارەزایکی زۆر دەستێتە ساڵن گەلێک سپاس بۆ ئەمە دەبووناتە بێسبێ بە هیوای سەرکەوتن و چاڕێ دەکەین 6 ساڵی تر چی لێ دێتە ئینشاڵڵا شتی تر باشتر دەبی ئەم ڕەوشە کەشوهوایە سەقایل باژەر و باژەرۆکەن کوردستانی بشۆپینن بزان بن چاوایز باوەڕکەمیرەوە باوەیەکی بەرچاو پلێن گەرمایەدا کردم بايکی خۆش هینیکەیە سەرەوێسە بهێ لێ حتا دەمێ نیڤرۆ و ئێڤاری وێ چاو بێ بلندترین و نزمترین پلە مە بە هەفتوورە بشۆپینن کەرم کرد. وجا جبلي كومي مجهرة باجهرة هوليري بشوبينم بشكل بحث سبوري جيب كنت قالها بكاري خواه نورس عبد الله كو وكون زانن نورس هانداري كي سر سختي
ریال مدرید بوو مە بچێکی حەنەکە خۆ پێکرد هەفتیکە هەفتیادی دوێژن فەلەک دەور و دەورانە مرۆڤ دخۆل بێمانە و لە نەورەس چرخ و فەلەکە بەهێنی باش نەورەس ئەو ئەمڕۆ یاری کۆتایی هەیە پێشبینی چییە پاریس سان جێرمان بایرن میونشن گلستان عرب دڵێ یۆم لێک یۆم عەلێک وا بوو بەسەر من تو هات وەڵام من پاریسم حەزەکەم پاریس باتەوە حەز ناکەم لیڤاندۆڤسکی ئەو ڕقم قیاسی ئەو ڕیکۆردی ڕۆناڵدۆ بشتێنێت وەڵام من حەز دەکەم بیباتەوە بایرن ئەو جەواب بزانین چی دەقەومێ ئەم شەو من هەندێک پاریسم ئەم شەو دەزانی بۆ گوڵستان ئێرە بازار بەڵێ دەزانی بۆ چونکو هەندەری هەڵبژاردەی ئەڵمانیام بە پلەیەک و دۆم ئەرژەنتینە بۆیە حەز دەکەم بایرن میونشن بیباتەوە ئەو جە فەرمۆ نەورەس خۆم ڕقم لە بایرن مونشە بەس لە بەرامبەر بەرشۆنە هەر حەزەکەم بایرن باتەوە گوڵستان بیانیت باش بینەرانی کوردستان 24 باش ئێرە بازاری بڵین گومرگە ئەلوەی هەولێرە شوان یاوکارم حەزەکەم سەرەتا کۆمەڵێک لاوێنە و جموجۆڵی ئەو کاسبکار و فرۆشیاران لێرە بۆتان بگوازێت ینی خەرەباڵغیەتی زۆر هەیە خەڵک دێ لێرە ئەو پێداویستیە خواردنانەی کە هەیە ڕۆژانە خۆتە زانی تەماتە خیار بانجان هاتە ئەمانە هەموو شتێکن کە خەڵک پێویستێتی بۆ ڕۆژانە لەگەڵ کاکسێن قسە دەکەم کە یەکێکە لە فرۆشیارەکانی ئێرە کاکسێن فەرموو ئێرە بیانیت باش کاری ڕۆژانەی ئێوە چییە لە کاتژمێر چەندەوە دێنە ئێرە و ڕۆژانە چۆن لێرە کاروبارەکانی خۆتان بەردەکەن کار ڕۆژانە ئێمە لە سعات دەوری دوو نیو دەینێرە نیوی شەو دەینێرانە ئەو فەلەعانەتەمان لە سیدەکار ڕادێت لە ئاجۆمەرا ڕادێت و لە دۆرێ ڕستەی ڕادێت و ئەو مەدەقان دێت لە ئێرانە دێتە گومرگوجا بە گوێرەی عەسەب تەوزیع بوونی خۆی ئێمە دەستەکەین بە فرۆشتن نوێیان و لۆڵە خۆی بە زیادی بێ کودیان پێەیە تەماتیان پێەیە خیاریان پێەیە پیازیان پێەیە و هەموو شتێکیان پێەیە هەمووی خۆمانەیە بازار کووە لەخوا بەزای خیار 600 دینارەکە 650 ئاکات و 550 خیاری باش ئەو پارەیەکە بەرێ دەرەزەیەک ئەوە دەرەزەیەکە ئەوە دەرەزەیەکە بەس لەوان ئەوە چیلۆی بە 650 ڕۆیە بەس تەماتە وەڵای تەماتە عەسب و نەوعی هێنەوە ئەوە ئێستاەوە باش نییە و تەماتە ناوەڵەوە باش ئەو تۆیان لە سۆران تەوزیع کردیە هیچ کەلچینە کڕیتیان ئەرێ وڵای تۆش باش نیە تەماتی دەرەجێ 500 و 600 و حتا 650 تەماتەکە دەرەجەیەک بدەیکە تا 600 دینارە بە ئەوەی ئەو کەسە هەموو فەلعان ئەوە کاکنی هات ئەو جماعەتەوە ئەو فەلعەکانن ئێستا من ڕۆیشتینەوە گەڕاینەوە ئەوان هەمومان لۆ دێتەوە بەس داواکارین لە وزارەتی کشت و کار بە هیچ شێوەیەک زارێت ڕێپێدان نەدا بە تەماتەی ئێرانی و ئەولا بێتە کوردستانی لەبەرەوەی تەماتەی خۆمان لە خۆی بە زیادبی زۆر دەبی ئابار پشتی بەلە مەدۆ گەلێک زۆر دەبی ئێستا زۆرە تەماتە تا ئێستا هیچی نەدەکرد تەماتە بە 200 دینار بوو 150 دینار بوو بە 100 دینار بوو لەنە ئەو گومرگای ئەو هەموو فەلا بەرێ بەقارەوە بەرێ مەرجەکانتان چێ بۆ ئەو کەسەی کە تەماتە و خیارەوانتان بدەن چ مەرجێکیان پێ دەڵێن ینی بۆ من ئەگەر تەماتەی خراپی پێ دڵن ئەوە خراپە بەرێگە تەماتە خراپی ئەوە دیارە بە تەسەری خراپ دەڕوە هەوڕۆ تەماتە بە 600 دیناری ڕۆیە 550 ڕۆیە ئەوە بە 300 دینار ڕۆیە ئەوە باش نییە ئەویان باش نییە ئەز ئەسبت تەماتێ و مەسەن هەیە خیار کابرا دینی لەوێندەری خیاری باش نییە لە عەجۆمەرا دینی شەر نییە باش نییە بە 400 دیناری دەڕوە هەشە بە 650 دەڕوە بە 700 دەڕوە بە 600 دەڕوە بەرێ سەلامەت بن زۆر سپاس داواکاریمان هەیە ئومێدەوارین بە کورتی کە بەڕاستی ئەو وزارەتی کشتتوکال و ئەوانە کە ڕێپێ نەدن تەماتە داخلی کوردستانی تەماتە ئێرانی و ئەولاولا لەبەرەوەی بارپشتی فەلا بن دەرک فەلا لە خۆیان استفادەک دەکەنەوە سەر نەورەس کافتێریا و ڕێستۆرانت بەبوون ئەزواردکەم نها بازارە عەلوێژی گەرمتر بووە بەراورد بە چەند هەیڤێن دەرباس بوویمانە گوڵستان دەڵێم ئێستا ڕێستۆرانتەکان و کافتریاکان هەمووی کراونەتەوە وا بزانم بازاریان باشتر بووە بەراورد بە چەند مانگی ڕابردوو کە بازار ڕاوەستا بوو بە یەکجاری دڵیان خۆشە
بە دڵنیاییەوە یعنی ئەوەی کە کافتریا و خواردەمەنیەکان چێشخانەکان کرانەوە بازارن گەرم و کولتور بووە لە هەمان کاتدا بە پێی بڕیارەکی ژیر ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێریش ڕێگای نێوان پارێزگاکان و پارێزگاکانی خواردن ناوەڕاستی عێراقیش کراوەتەوە ئەمەش وای کردووە کە جموزۆڵ و بازار گەرمتر بێت لە هەفتەکانی ڕابردوو لەبەروی ئەم ڕێگاوبانانە قەدەغە بوون هاتچۆ پێدا قەدەغە و بۆیە چاوەڕە دەکرێت لێرە جموزۆڵ باشتر بێت و ئەم خواردن و پێداویستیانە بۆ شارەکانی دکەی خواردن ناوەڕاستی عێراقیش بگوازرێتەوە گوڵستان. بەڵێ گەلێک سپاس بۆ هەفکارە من ناوڕەس عەبدوڵڵا ژە ئەلوەیە بازارە هەولێرێک و تێدگەل من بووی پێویە ڕۆژەکە خۆش. ساڵانە دەمێ دوی دەمێ ساڵە دەبتایبەتی و وەرزێ کۆمکردنێ ئەو ژێکردنا بەرهەمێن سماقێ لە سینۆرێ مەرگە یا دەڤەرە ڕاپەرینێ دەست پێتکە. ئەف کارکەین و هەنە دخوازن بە بەشداریە خانمان و زلامان دەمێ سبەهاندا بەری دەرکەوتنە ڕۆژێژی وی کارێخوا ئەنجام بدەن و جیب بکەن حتاکو و نەگها چاخێ گەرمێ ڕۆژێدا ژوەکو ئەگەر گەرم بۆ هەنگی بچێکی هیچ بۆ تەندروستیان و ڕۆژی نەباشە. بەجێ ئەف سماق تێژێکردن و دوورا تێ پاقشکردن و پاشی تێ ئەشیاندن ji بۆ ناو بازاران بەجێ و هەر کەسێک بشێوازەکی دکرێ حەز دکە بلب بکرێ یان ژی هور بکێ بێجە کەم ببینن چاوی کاری ئەنجام دەدن بچێکی زەحمەتەژی لەو ماگەلێکی بازارێ نەکەن سەر سماقێ. ساڵانە لە مانجی پێنجەوە دەست بە ترشکانەوەی دەکەین هەتا دەچینە 15 و 25 هی نەهشت ئەو کات هی تەواو دەبێت بە هەرەوەز دەکەین ساڵانە ئەوە کۆمەڵێک بە خەڵگا دە 15 کەس وێک دەکەین داوشکەینەوە بە هەرەوەز بە ئەم لەگەڵوی دەست بە خەڵک لەگەڵ من دێ و ئەوە دەکەین بەڕاستی ترشی چنانەی زۆر بەناو بانگە دووهەمی ئاوەژێ لە وڵاتی مەرگای ئەو دوزیە ترشی زۆرە دەناباقمەدی گوندەکانی وەکو لۆتەر و هەڵۆن وڵەسکە ئەمانە ترشیان نییە ترشەکانەوەی هەیە سنارنە و ئاوەژەکانی دوو شێتی بەڵانکانی دووش وەکو ئێرە پێویست بە زۆری نیەتی ئەوسا ترش باش نییە ئەو چاوەری هەشەکانی و بچووکە گەڵاکەش هەموو چاو لێ ویشک بووە هەمووی گەرمان ئەو ساڵەکە جوان نییە ترش پێویستی بە خزمەتە خزمەتێکی باشی بکەی ئێستا ساڵانە هەرەوەزمان بۆ کرد بە هەرەوە دەماچێڵە هیچمان نەدەوێشتەوە ئێستا بەهۆی ئەو دەرمانەیەوە کەس هەرەوەشتی ناکە بۆ چێڵانشتی دەرمانی پێیەکەن وەک دەرمانی پێکرد وەک ساڵان دەرناچێت جوان بۆ چاچێ بانیان هێ خۆش دەشکێتەوە بازەکە تا یەکەوت سیر دەبێتەوە داهاتەکەی بە ساڵی وایە پارەی دەکات دەپرۆژێکی لێ 2002 نیوەکە بەڵام ئەوسا بەخوا ئەوەندەی ناکە ئەوسا لایە قەلی 1500 ئەوەندە یەکە پرۆسەکە بە زوم نەدێفرۆشی بە زوم لە معمیل دێن وایە تەنێکی وایە 500 کیلۆی دەوێ وایە کەمتری دەوێ ئەوە حەبل لەوەتە ئەم بە بیرم دێ بە بیری با و پیرژمەر بەرەوە ساتوو چون ئیشی ترشی بە یەک و دوان ناکرێت ئیشێکی ناخۆشە بە هەرەوەز بێنە لێ نابیەوە هەڵی دەخەین چاچی دەکەین بە بێژینجی دەکەین بە بایدا دەکەین لە پەرلەی دەکەین بێجان بەحسە ڤایرۆسە کۆرۆنایە بکەن لێ باوەیەکی باش و هەن مرۆڤ هەنە کاری بوون هەن چالاکیان ئەنجام بدەن هەتا بچەک و بەرگریە لاشێخوازێ دەبکەن والگەرزێدە بەلەبوونە ڤایرۆسە کۆرۆنای العراقی بگشتی والبەغدایە بەتایبەتی گروپێک کەچ و خۆرتێنوی باژاری بریا وەرزشکردنێ و تایکۆندۆ ڕوبڕووی vê petayê dibin û herwiha bergiriya laşê zêdetir dikin û bihêztir dikin. Dîmenên van rahênanan ku me bi hevdûre bînin gelek bala rêbwar û geştiyaran xwefekşandiye û berdewam wêneyên wanan digirin ji bilûyekê jî ev grûp amadekarî ji bo pêşbirkeyeke mezin dikin ku biryara li welatê Tirkiyeyê bê encam dan ew ê di van dîmenan de û herwiha zanyariyên xwe zêdetir me bînin.
گروپێک لە وەرزشکارانی ئافرەت و پیا و پێکاتەوە ڕۆژانە کاتژمێرێک پێش خۆڕاوە بوون لە ناوپارچیە بوونەوەست لە بەغدای پایتەختی عێراق وەرزشی کیۆگۆشینگای کە جۆرێکە لە تایکواندۆ ئەنجام دەدەن. یاری و زوڵەی ئەو وەرزشکارانە سەرنجی ئەو کەسانی ڕاکێشاوە کە باکناری ڕووباری دیزەدا تێدەپەڕن. ڕێبواران تەنیا سەیری جوڵەکانیان ناکەن بەڵکو لە چەند گۆشەیەکەوە وێنەشیان دەگرن. ئەم وەرزشە جۆرێکە لە وەرزشی بەهێزکردنی هێز و بازوو بۆیە پێویستە وەرزشوانان لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەهێز بن. لەوان دەیانەوێت لە ڕێگەی ئەم وەرزشەوە کەمێک لەم کەش و پڕفشارێ بەهۆی کۆرۆنا دروست بووە دوورکەونەوە. وەرزشەکە پێویستی بە تەرکیزی تەواو و چڕبوونەوە هەیە. لاوانی بەغدا لە ڕێگەی ئەنجامدانی وەرزشی کیۆگۆشینگاوە دەیانەوێت لە هەموو خاڵە نەرێنیەکانی ژیان و وزەنە نیگەتیڤەکان ڕزگاریان بێت. لە کاتی بەڕێوەچوونی ڕاهێنانەکانیشدا وەرزشوانان دەمامک نابەستن. وەک ڕاهێنەرەکە باسی دەکات دەمامک لە کاتی وەرزشکردندا هەناسە بڕشێ بۆ وەرزشوانان دروست دەکات بۆیە بەکاری ناهێنن بەڵام لە ڕێگەی دوورکەوتنەوە و پاک و خاوێنیەوە ڕۆبەڕووی ئەم ڤایرۆسە دەبنەوە. ئارەزومەندانی تایکواندۆ و لاوەکانمان بەسەر گروپی بچووک بچووک دابش کردووە. پشکنینی کۆرۆناش بۆ هەموو وەرزشوانەکان ئەنجام درراوە. بەڵام بۆیە دەمامک بەکار ناهێنین چونکە لە کاتی وەرزش و یاریکردن وەرزشوانان تووشی تەنگە نەفەسی دەکات. لەگەڵ ئەوەش ڕێکارەکانی دیکەی خۆپارێزی جێبەجێ دەکەین. ئێستا بەهۆی زیاتر بڵاوبوونەوەی کۆرۆنا و زیادبوونی ژمارەی توشبوونی ئەو ڤایرۆسە لە عێراق هاوڵاتیان و وەرزشوانان ناسنە هۆڵە داخراوەکان بۆیە ڕاهێنانەکان لە ناوپارک و شوێنە گشتیەکان ئەنجام دەدەن. پیاوانی ئەم گروپە وەرزشیە ئامادەکاری دەکەن بۆەوەی لا پێشبڕکەی تایکواندۆ کە لە مانگی تشرین یەکەمی ئەم ساڵ لە تورکیا ئەنجام دەدرێت بەشداری بکەن. یەکێک لە ئافرەتە بەشداربووەکانی ئەم گروپەش لە پێشبڕکەیەکدا پلەی دووەمی بەدەستێناوە. بەحسا فێکیەکێ بکەن میوەیەکێ بکەن ئەوشی خۆخە کولگۆر لێکۆڵینێک هەتنان جامدان دبێژن سیستەما بەرگریە لاش بێ سردەکە و ناوەندا فدرالیش بۆ خۆراکە لە ئەڵمانیایە ئاشکرە کریە و خۆخ سوودەکە زۆر ئەنکو زێدە ji bo dil û bihêzkirina sîstema bergiriya leş heye. Herwiha pêwîst e mirov bi ciwanî pêstê mirov bi ciwanî dihêle. Ama ji bo yekê jî daye ku xwe xwe gencîneyekê we heye, piraniya vîtamîn û kanzayan têde heye. Ew jî kar li ser bihêzkirina sîstema bergiriya laş dikin û rêgiriyê ji hişkbûna xwînberên dil dikin. Herwiha berengarî wan madda dibe ku pîrbûna mirov yanî bilez dikin. لەوما زیان بخانێن جەستە دەگیرن ئەوێ کو هەیە ئەو پرۆسەیە کوچێت بێ لێ خۆخ ڕێگریە لێت کە پسپۆرن بۆرە خۆراکێژی لە ناوەندا فدرالیە ئەم ئەڵمانیای دبێژن و خۆخ پرۆسەیە هەرسکردنێ زووتر دکە خێرات کەوت بێژەژن ژە 100 گرام خۆخی 48 کالۆری تێدا هەیە و چه چاوریە کە ئەو چوان کوزێدە تێدەنینە دەدەمەکیدا 9 گرام شکر دە هەر 100 گرام خۆخیدا هەیە. بێجەم دەنافێکیان دەبەردەوام بکەن بێس بێ بچێکی ئەوە بکەن لەسەر خواردنا فێکی بەحسا مۆزان بکەن بێژێ چێنابێ مۆز دیگە چەند خواردنێن دن بێنە خواردن نۆرمال مۆز دنە تێکەڵکردن کۆکتێل و شتەوسا لێلگۆر لێ کۆلینە کوژالەیە هەژمارەکیژی پسپۆرێن خۆراکێ هاتی ئەنجامدان دەبێژن پێگەیە سەهۆیە چینی بەڵافکردە ئەڤ لێ کۆلین چێنابێ مۆز دیگەل شفتی بێ خواردن ئانک و شەبەش بەرک و دەبێ سەدەما بەرزکردنە نایۆنێن ناو پۆتاسیۆمێ ناوەخوینێدا ئەو ژی باندۆرە کەوێنە لەسەر لاوازکردن و زایفکردن و کەمکردنا تێکرایە لێدانا دل و گورچکان هەروها نەخۆشیێن جومگە ئەنکواستویان دەبە ئەمەژە بۆ یەکێژی دەدا کو ئەو کەسێن کو پرۆبلێمێ نوۆین تەندروستی دگەدەیە دەدمەعدەیەدا و هەروها سپلدا هەیە چێنابێ مۆز لیگەر بەرهەمێن شیرنەمەنی بخۆن یانی چێنابێت ناو شتێن شیرین دەبخۆن ژبە کو دەبە سەدەما دروستبوونە ئازارن دناو هەستوێ لە شێ مرۆڤدا و کۆ ئەندامێن هەرسکردنێ هەروەها چێنابێ مۆز بێگەدەیە بەتاڵ بێ خوارن ئەگەر شتێک نەخوار بێ مۆزە نەخۆ هەروەها دبێژن زیانەکەوێت تەندروستی گەلێک دباش بۆ گەدەیە مرۆڤ ئەگەر بە خوێنی بێ خوارن پسپۆرن بوارێ خۆراکە تەکەزیژی دکن کو هەیەما دناوبەرە خواردنا مۆزێکێ دگەلوان خواردنێن کو ما بەحسێ کردی دەبێ کو نیو دەمژمێر هەبە و دبێژن ژی چێنابێ مۆز ناو بەفرگرێدا بێنە هەڵگرتن
نەخنە نەفسە لاجین خۆندا ji ber ku tam û bihna xwe ji dest nede. پرۆگرامە مایە بێسبهێژی بسەر هەفتوودەهات سیدی بەرەف ساعت 8 دچێ ئەفکارێ من وی بولتین نوچیان ژۆرە پێشکەش بکەن سەرێ ساعت 8 خۆشیونزان 24 ساعتیان هەر سەر ساعتە شتێکی تازە هەیە ئەژالیە منبە بمێنن نەواخێر و خۆشیێدە و خاترەوە.